يعني ئێستا ئەوەی کە ڕووی داوە لە غەزە باشە کەمترین شت ئێمە بەرامبەر ئەم مسلمانانەی غەزە کێ وەساوە؟ یەهود نییە؟ خوای گەورە چی دەربارەی یەهودە فەرمیێ؟ ولتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا. خوا فرمي أبيني محمد بالتأكيد لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا. شديد ترين سخت ترين دشمن وإيمان داران يهودا. هيك نبيت كاكا تو تماشاكا أمانة مناو كشتن آفرت كشتن دارو برسوتاندن هيك نما داك دجايتي نكن كومل مسلمان لزندان خوان أزانن اجتهادي چی بکەن وەکو شێخ مستەفا عەدەوی فەرمیێ ئێمە دوورین ئەبێ هیچ نەبێت دڵمان لەگەڵیان ئەبێ دوعای خێریان بۆ بکەین کۆمەکیان بۆ کۆکەینەوە لەم لاوە کۆمەڵەشتی زۆر جوانیان پیشاندا یاسای بەشەریان شەرمەزار کرد ئەو کەسەی کە دایک و باوکی کوشتووە خاکەکەی سووتاندووە بە ئەسیر کەوتووەتە لای ئەو نانەی خۆی خوایدا بە ئەو ئەمەیە بە تۆڵەی نەفسی خۆی نایکا ئەمەیە ئەڵێ من کە حکم ئەکەم ئەبێ شەرع جێبەجێ بکەم نەک نەفسی خۆم چی ئەوێ ئەوە بکەم کە هەموو یاسایەکی تر باس لە مافی بەشەرەکە باس لە مافی ئەسیرەکە باس لە مافی ئافرەتەکە هەمویان شەرمەزار کرد ئەو هەموو ئەسیرانە کە دیانە بە ڕوویەکی پێکەنینەوە خوا حافیسیان لێ ئەکەن کەوا بوو تۆ ئەمە جوانە پیشان دەڵێ ئەمە ئیسلامە ئەمە مەدرسەی ئیسلامە کە چەندەها ساڵە ئێمە مسلمانان 100 ساڵ زیاترە مسلمانان وا نەبوون وڵە دوو ئەسیر لە بەردەستیان بێ بزانم ئیسلام بە عەمەلی پیشانی خەڵکی دەنە ئەوانیش خەڵکێکی ڕەش و ڕوت ئەبەن ئەیکەنە سەنگەر بۆ خۆیان بێنانیان ئەکەن تەعدایان لێ ئەکەن خواردنیان لێ قەدەغەکەن بە هەموو شێوە تەعزیب بێدەن لە شەڕی شەریان گرتوون ئەمە خاڵێکە کە تۆ بڵێ خوای سوپاس بۆ تۆ ئەم مسلمانان ئەو ئەخلاقە بەرزەیان هەیە لە جای لەم لاوە تەماشاکە ئەو میلەتە کە ئێسش کە تەلەڤیزیۆن پیشانیدا مناڵی بچووکە هەمووی سوزدەی شکر بۆ خوای پەروەردگارە بە ئەمانە بڵێن لا إله إلا الله محمد رسول الله ئەمانە نابین نە میلەتەکەن نە خۆیان گلەیە بکەن هەموو دنیا ئەوە سژن بوون لە هەموو دنیا کوفری عالەمیش کۆ بۆ تۆ لیانەدا بە پێشکەوترین سلاح کە لیان ئەدێ ئەبینی ئەمانە سەبریان هەیە و ناشکریەک ناکەن سەریان بەرزە سەری مسلمانانیان بەرز کردووە ئێ باشە لە دوای ئەم هەموو وەزعە کە تۆ لە دووریشە وەساویت کاکە گیان هیچ نەبێ کاکە باسی خراپەکانی یەهود کە ئەگەر دڵت نایە باسی سەرکەوتنیان بکەی باسی سەبریان بکەی خوای گەورە کە بە پێغەمبەری عەزیزە فەرمیێ صلی الله عليه وسلم واصبر وما صبرك إلا بالله أي محمد صبر دربي صبريش إلا بيارمتي خواوة ديت إما الليرة بيومي بوبين خواوة تولي أما رزقايان بيت بلام أوان لوي وهر أصلا وران بشاني همو دنيا دا شايتك موتاني كوابو أبيني إيسا كومل دروز بوا لليبيا هبرامر مسلمانانا لو يكومل